کۆمپانیایەکی بەریتانی دەڵێت ئەنزیمە وردیلەکان ئەوانەی یاریدەدەری سروشتن دەتوانن یارمەتی ئەو وڵاتە سەرەکیانی جیهان بدەن ئەوانەی دەرهاوێژەی گازی زۆر دەکەنە هەواوە و بەرەو بەدیهێنانی ئامانجیان هەنگاو بنێن لە پێناو کەمکردنەوەی ئەو دەرهاوێژانە بۆ ئاستی سفر ئەوەش بە یارمەتینەوەی داهاتووی بەرەمهێنانی بایۆلۆژی. هەمومان دەزانین ئێمە کێشەمان لەگەڵ ئەو کرستانەدا هەیە کە ڕۆژانە بەکاریان دەهێنین. ئێمە 8 ملیار تۆن پاشماوەی پلاستیکمان لە زەریاکاندا هەیە کە پاشماوەی کۆبووەوەی 8 میلیارد کەسە. ئەوەش زیاتر لە تۆنێکی مەتری پلاستیک بۆ هەر کەسێک. ئەو کێشەی ئێمە هەوڵ دەدەین چارەسەری بکەین ئەوەش بەکردنی مادە کیمیایی بایۆلۆژیەکان و بەردەوامەکان و بە شێوەیەکی باوتر. کۆمپانیای فابریکانەوەی بنکە لە لەندەن دەڵێت پەرە بە ئەنزیم و سیستمێک دەدەن کە وەک خۆیان دەڵێن ڕێگە بە پیشەسازی کیمیایی جیهانی دەدات کۆتایی بە پشت بەستن بە سوتەمەنی بەردین بهێنێت و ئەو پلاستیک و بەرهەمانە بەرهەم بهێنێت کە جیهان لەسەری ڕاهاتووە ئەوەش بەبێ ئەو پیسبوونی لە ئێستادا لەگەڵ خۆیدا دەیخولخێنێت. پیشەسازی کیمیایی دەتوانێت بێتە هاوڕێمان ئەگەر ئێمە بە تەکنۆلۆژیا چالاکیان بکەین و ببێتە جێگرەوەیەکی کەمکەرەوە بۆ چۆنێتی ئەوەی لە ئێستادا مادەی کیمیایی دروست دەکرێت. ئەوەی ئێمە هەوڵی بۆ دەدەین ئەوەیە کە توانا بدرێتە ئەم پیشەسازیە بۆ ئەوەی یارمەتی دەربێت لە بەرەنگاربوونەوەی پرسی گۆڕانی کەشوهەوا و هەتا دەکرێت بە خێرایی تەکنۆلۆژیایەک بەکاربهێنین کە بتوانێت بە خێرایی پانتایەکەی گەورە بکرێت و خانەی تێدا نەبێت. ئەوەش ڕێی بەکارهێنانی تەکنۆلۆژیای دروستکردنەوە ئەوەی ئێمە وا دروستی دەکەین. گراند ئارس دەڵێت بایۆلۆژی بێخانە بەسەر زۆرێک لە کۆت و پەیوەندەکاندا زاڵ دەبێت کە پەیوەستە بە بەکارهێنانی زیندەوەرە بایۆلۆژیە زیندووەکان ئەوانەی لە ئێستادا لە چەندان پرۆسەی کیمیاییدا بەکاردەهێنرێت. پیشەسازی مادە کیمیاییەکان گەورەترین بەکارهێنەری پیشەسازی نەوت و گازە لەسەر ئاستی جیهان. ئەو شتەی پێم وایە زۆربەی خەڵک بیری لێ ناکەنەوە کاتێک بیر لە نەوت و گاز دەکەنەوە. بەڵام ئێمە لە هەوڵی ئەوەداین کە ئەو شتەکەم بکەینەوە و ئەوەش لە ڕێی کەمکردنەوەی پشبەستن بە سەرچاوەی پیترۆکیمیایی و بە پاشماوە و مادە سەرەکیەکانی دیکە کە بنەمای بایۆلۆژیان هەیە بەڵام بە شێوەیە کە زیان بە ژینگە نەگەیەنێت. کۆمپانیای فابریکانۆ هاوبەشی لەگەڵ کۆمپانیای سۆمیتۆمۆی کیمیایی ئەمریکایی کردووە ئەوەی کۆمپانیایەکی بەرەمێنەری پلاستیک و پیترۆکیمیاییە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.